بەردەم کەمپی ئاشتیە لە عربەت شوێنی وەرگەڕانی ئۆتۆمبیلەیە کە 4 هاوڵاتی تێدا بوویە قوربانی. دوانیان کە هاوسەری یەک بوون ڕاستەوخۆ گیانیان لەدەستدا. دوانەکەی دیکەش کە پێکات بوون لە کوڕ و بوشی هەمان بنەوەڵە بریندار بوون کە سوکاری عەلی خواڕەحمی کۆچ کردو. بەم شێوەیە هۆکاری ڕووداوی هاتوچۆکە دەگێڕنەوە. تاکید نین بەڵام وەک باسێکم ئێمە بیسوێتمانڵن تەکسی هاتەدە بەردەمیان لا یاوتۆ بۆ ئەم کەمپە ئیتر سەری لەمان تێکدا ئەمانی وەڵگێڕاوە. ئیتر ئیساکی ئێمەش هاتووین بزانین شتێکمان بۆ دەرکەوێ ئەوەنە ئێمە پیان ڕوتین دیانە تەکسیەک وای لێ کردوون. ئەتی بزانین تا چەند ڕاستە و بەڕاستی ئێشی پێگەیانین و 4 نەفەرن دوانەوە ئەمری خۆیان کردو دوانە باشە شکل لەخوا بەزای دانێکیان لە خەسەقانە و دانێکیشان سپاس بۆخوا باشە دەرچووە. ئەم پیاوە ماڵی لە عربەتەوە ماڵێکی بەشێکشی لە خراپەیە بەهۆی حیوان و ئاژاڵ و بەیانیان ئێوارانێتەوە بەیانیان نەچێتەوە بۆ خراپە و دیارە لە ڕێکەوتی کە قەزا و قەدەرە ئەم بەیانێ لە دەوری سەعات 6 و ئەو ناوە کە لە عربەت بووە ئیمشەو ویستی بڕاتەوە بۆ خراپە بۆ سەیری ئاژاڵ و شتەکەی و دیارە کوڕێکشی لەوەیە ئیتر خۆی لەگەڵ خێزانیا کە ڕێکەدوا بۆ ڕۆشتونەوە قەزا و قەدەری ئیلاهی لە لای کەمپەکەی عربەتە لەو لای عربەتەوە تقریباً بە 200-300 مەترێک دیارە سیارەکەی تر لە دەستی وەرگرتووە قەزا و قەدەری ئیلاهیە ئەوە بەو کارەساتە تیاچووە. بنکەی پۆلیسی هاتوچۆی عربەت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە لێکۆڵینەوەکانیان دەست پێ کردووە بۆ ئاشکراکردنی هۆکاری وەرگەڕانی ئۆتۆمبیلەکە. بنکەی هاتوچۆی عربەت لە لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە بۆ دەستنیشانکردنی هۆکاری ڕووداوەکە لە ئێستادا خەریکی هەڵگرتنەوەی کامێرەی شوێنی ڕووداوەکەین و وەرگرتنی وتەی شایەتەکانی بۆی ڕاست و دروستی هۆکاری ڕووداوەکەمان بۆ ڕوون بێتەوە. 2 ساڵ بەر لە ئێستا لە ڕووداوێکی تری هاتوچۆدا کوڕێکی تەمەن 22 ساڵی هەمان خێزان لە هەمان ناوچە گیانی لەدەستدا. بە پێی ئەو زانیاریانەی دەست کورسات نیوز کەوتووە لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئەمڕۆ 7 هاوڵاتی شۆفێر بە ڕووداوی هاتوچۆ لە سنووری ناحیە عربەت گیانیان لەدەستداوە. سڕاج ئەمین، کورسات نیوز، ناحیە عربەت.